ئەمە لەسەر محافظ و قایم قام و شارەوانی و ئاوادانکردنەوە ئامادە نەبوون کەسیان ئامادە نەبووینە ئەوەش سکالایوان بە ئۆنیوسیتەکەەوە بە خلاری یەک مانجی دەبی سۆلکەن دوایش بە خۆیان لە بۆمەیان ئەوە کردەوە بە موافقەی لەق بووە محافظە بووە قایم قامیت بووە بەلەدێ بووە ئاوادانکردنەوە بووە هەر بە خۆشیان لەیان ئەو کردینە ئێستا دەبێ بۆ چۆرکە بە خیلانی مانگە چێخەنای بزان ئەساسی نوێنەرەکانیان ئامادە نەبوو ئیمڕۆ بەس بەڕێز حاکمش داواکەی ڕواند با بڵێن بە پاشەملە ئیتر تاجیربوونی داوایەکە بۆ بستوێکی مانگ بۆ ئەوەیە هەنێ بەڵگەی تر پێویستە هەنێ ئەوراق پێویستە کە ئێمە ئامادە دەکەین بەڵگەی پێویستمان هەموو لابوو تەقدیممان کرد وەرجیرا لەلایەن محکەمەوە بەس وەرەقەی تر پێویستە و هەروەها ئاماژە باوەش کرا کە پێویستە ئەوانش نوێنەرەکانیان ئامادە بکرێتن و تاکیدی ئەو تەبلیغانە بکرێتەوە کە لەلایەن ئەوانەوە دەچوویانە ئەوە قەراری محکەمەیە دانیشتوانی ئەو گوندە بە هیچ شێوەیەک ئێمە نە بە تاویز رازین نە چۆڵشی دەکەین چونکە هەموو خەڵکی ڕەسەنی ئەو گوندن